کاریگەری هۆشداریەکەی بلاسخارتان پێوە دیار بوو. نووسینی هیوا سەید سەلیم. دوای ئەوەی بلاسخار نێردەی نەتەوێ گرتووەکان بۆ کاروباری عێراق بۆ جاری دووەم لەسەر کێماسیەکانی نێو پرۆسەی سیاسی و حکومڕانی لە عێراق و هەرێمی کوردستان هۆشداریدایە بەرپرسان و حیزبەکانی هەرێمی کوردستان لە مەراسیمی دەستوانی ژمارەی خوێندکار لە خولی ئەسەرانی قەلاچوالان لە سەرزاری هەریەک لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، هەروەها شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان گوێبیستی بەشێک لەو قسە و ڕەخنانە بووینەوە کە پێشتر کەسانی وەک بلاسخارت و دۆستانی دیکە لە باڵوێزی وڵاتان و کەسانی چاودێر لە بەرپرسانی هەرێم و حیزبە دەسەڵاتدارەکانیان دەگرت. پرسی دەستوەردانی حیزب لە کاروباری پێشمەرگە لەلایەن پارتی و یەکێتیەوە، هەروەها هەنگاونان بە ئاراستەی یەکگرتنەوەی ڕاستەقینەی هێزی پێشمەرگە لە سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی بەشێک بوون لە وتاری نێچیروان بارزانی و تەنانەت وەزیری پێشمەرگەش کە لە مەراسیمەکە پێشکەشیان کرد. بەدەر لە بارودۆخی پێشمەرگە کە پشکی شێری وتارەکان بوون، سەرۆکی هەرێمی کوردستان هەڵوەستەی لەسەر ئەوەش کرد کە نابێت دامەزراوەکان وەک حکوومەت و پەرلەمان و دامەزراوەی دادوەری لە ململانەی سیاسیەکان تێوە بگلێنن. ئەوە ڕێک ئەو ڕەخنەیەیە کە هەفتەی ڕابردوو بلاسخار لە بەردەم ئەنجومەنی یاساییش لە هەرێمی کوردستانی کرد، کاتێک باسی لە دوو ئیدارەی زەرد و سەوزی بۆ ئامادەبووان کرد. زەقکردنەوەی مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان کە بەڕوونی لە وتارەکانی مەراسیمی قەلاچوالان بیسترا، ڕێک ئەو هۆشداریەیە کە هەفتەی ڕابردوو نێردەی نەتەوە یەکگرتووەکان و تەنانەت باڵوێزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوو بۆنەی جیادا باسییان لێوە کردبوو. شایانی باسە وتنەوەی قسەی دۆستان لە زاری گەورە بەرپرسانی هەرێم بۆ حاڵی دەردی هەرێمی کوردستان بەس نییە. بگرە دەبێت ئەو زۆرە هۆشداریدانە هەموو لایەک ڕابسڵەکێنێت بە ئاراستەی هەنگاونانی جدی بۆ چارەسەری کێشەکان. ئەوەی لێرەدا جێگەی هەڵوێستەیە ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا گرینگە بەرپرسان لە نیگەرانیەکانی خەڵکی کوردستان تێگەیشت بێت. جگە لەوەش باسکردن لە مەترسی لەتبوونی ئەو هەرێمە و گواستنەوەی ناکۆکیەکان بۆ شەڕی دەسەڵات کە هەرێمی کوردستان بەرەو لەتبوونی گەل و خاکەکەی ببات پرسێک بوو باسی لێوەکرا. شایانی باسە ساڵی پار جنین بلاسخار لە کۆنفرانسێکی زانکۆی ئەمریکا لە دووهۆک زۆر ڕاشکراوانە وتبووی مانەوەی ئەزموونی هەرێمی کوردستان تا سەر زامن نییە. دوای ساڵێک لەو قسەیە ئەو جاریان هەفتەی ڕابردوو لە راپۆرتێکدا کە پێشکەشی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کردبوو لە چوارچێوەی هەڵسەنگاندنی بۆ بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان هەمان هۆشداری لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان دابووەوە. بۆیە دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو شەڕقسە لە نێوان حیزبەکانی دەسەڵات تا ئاستێک هێور کرایەوە، لەم بۆنەیەشدا کێماسیەکان بەشێکیان باسییان لێوەکرا. ئیدی خەڵکی کوردستان لە چاوەڕوانی هەنگاوی کردداری دەبێت بۆ چارەسەری ئەو قەیرانانەی کە بەهۆی شەڕ لەسەر داهات و پۆست بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و خەڵکەکەش باجەگرانەکەی داوە. حیزبەکان بە ئاراستەی چارەسەر نەڕۆن، دەبێت چاوەڕوان بن دۆستان پشتمان تێ بکەن. دواتر وڵاتانی دەوروبەر ئەو دۆخە خراپەی ناوخۆی هەرێمی کوردستان باشتر بۆ خۆیان بقۆزنەوە بە ئامانجی لاوازکردن و تەنانەت نەهێشتنی قەوارەی هەرێمی کوردستان، کەواتە دوای ئەوەی لە هۆشداریەکە تێگەیشتن لە مەترسیەکانیش بگەن، ئەوسا چارەسەر ئاسان دەبێت.